لەگەڵ نزیک بوونەوە لە ساڵی نوێ یەکەم زەنگی سەرهەڵدانی کێشە لە نێوان هەولێر و بەغدا لێدرا. بەریتانیا لە پێکێنانی سوپای سووریای نوێ تورکیا شۆک دەکات و کوردیش دڵخۆش. دوای لێدوانەکانی لەبارەی ڕۆژاوای کوردستان داوای دوورخستنەوەی هاکان فیدان دەکرێت. بەهۆی ئەوەی تاوەکو ئێستا بەشێک لە نەوتی کوردستان ڕادەستی کۆمپانیای سۆمۆ ناکرێت و ڕاستەوخۆ لەلایەن کۆمپانیاکان دەفرۆشرێت. کۆمپانیای سۆمۆ هۆشداری دەدات و دەڵێت دەبێت سەرجەم نەوتی هەرێمی کوردستان ڕادەستمان بکرێت بە مەبەستی فرۆشتنی. ڕوونکردنەوەکە لە وەڵامی راپۆرتێکی ئاژانسی ڕۆیتەرز هاتووە و کۆمپانیای سۆمۆ داوای کردووە هەموو نەوتەکەی ڕادەستی ئەوان بکرێت. ئەوە لە کاتێکدا چاوەڕێ دەکرێت لە سەرەتای ساڵی نوێ دووبارە ڕێکەوتنی هەولێر و بەغدا لەسەر ڕادەستکردنی نەوت بە کۆمپانیای سۆمۆ نوێ بکرێتەوە. ئەگەری ئەوەش هەیە بەغدا داوا بکات چیتر ئەو بەشەی کە کۆمپانیاکان ڕاستەوخۆ دەیفرۆشن چیتر نەفرۆشرێت و ڕادەستی ئەوان بکرێت. ئەمەش پێدەچێت ببێتە سەرەتای سەرهەڵدانەوەی کێشەی نەوت لە نێوان هەولێر و بەغدا کە کاریگەری ڕاستەوخۆی لەسەر موچەی فەرمانبەرانیش هەیە. وەزارەتی دەرەوەی بەریتانیا لە بڕیارێکدا سزا بەسەر هەریەک لە گروپەکانی سوڵتان سلێمان و کۆمەڵێک گروپی نزیک لە تورکیا دەسەپێنێت بەهۆی ئەنجامدانی کۆمەڵکوژی دژی حەلەویەکانی سووریا. لەم بارەوە ڕامی عەبدوڕەحمان بەڕێوەبەری ڕوانگەی سووری بۆ مافەکانی مرۆڤ ڕایگەیاند ئەو بڕیارەی بەریتانیا دژی ئەو گروپانەیە کە نزیکن لە تورکیا و پێشتریش بەرپرس بوونا لە کوشتاری کوردان لە عەفرین وا دەکات بڕیاری دیکەی بەدوادا بێت کە لە کۆتاییدا ئەوە بەسەر ئەحمەد شەرع دەسەپێندرێت کە نابێت ئەو گروپانە ببنە بەشێک لە سوپای نوێی سووریا بە پێچەوانەشەوە سزا بەسەر سوپای سووریادا دەسەپێندرێت. جێی باسە ئەو گروپانە پێشتر تورکیا بۆ لێدان لە هەسەدە و ڕۆژئاوای کوردستان دروستی کردوون و بەکاریان دەهێنێت لە پێناو بەرژەوەندیەکانی خۆی. بەهۆی ئەو بڕیارەشەوە تووشی شکستێکی گەورە دەبن و ئەگەری هەڵوەشانەوەیان زۆر دەبێت. وای لێدوانەکانی لەبارەی ڕۆژاوای کوردستان لە پارتەکەی ئەردۆغانەوە داوای دوورخستنەوەی هاکان فیدان دەکرێت و دەڵێن دەبێت دەرمانی دژە ڕەگەزپەرستی بدرێت بەوانەی دەیانەوێت ئاشتی بشێوێنن. دوای لێدوانەکەی هاکان فیدان دژی ڕۆژاوای کوردستان کەوتی ئەگەر ناچار بن دووبارە پەنا بۆ بەکارهێنانی هێز دەبن. غالب ئەنسار ئۆغڵۆ پەرلەمانتاری ئامەدی پارتەکەی ئەردۆغان پارتی داد و گەشە پێدانی تورکیا ئاک پارتی قسەی کرد و ڕایگەیاند قسەکانی هاکان فیدان گوزارش نییە لە بۆچوونی هەمووان و قسەکانی ئەو ئاستی سەرۆک کۆماریان تێپەڕاندووە و سنووری دەسەڵاتەکانی ڕەجەب تەیب ئەردۆغانی دەزاندووە. لە کاتێکدا سیستەمی تورکیا لەلایەن سەرۆک کۆمارەوە دادەڕێژرێت واتە نابێت کەس لەولا بدات. هەر کەسێکی ژەوە بکات ئەوا دەبێ یان دەست لە کار بکێشێتەوە یانیش دوور بخرێتەوە. پەرلەمانتارەکەی ئاک پارتی وتیشی قۆناغەکە بۆ تورکیا زۆر هەستیارە و نابێت هیچ لایەنێک مامەڵەیەکی وا بکات کە زیان لە پرۆسەی ئێستا بدات و تورکیا بخاتە مەترسیەوە.